ماری کوری ئەو ژنەی ژیانی 9 ملیۆن سەربازی لە مردن ڕزگار کرد. زانای پۆڵەندی بواری فیزیا و کیمیا، ماری کوری یەکێکە لە ژنە کاریگەرەکانی مێژوو بەهۆی توێژینەوە زانستیە بەناوبانگەکانی. لە ساڵی 1903 بووەتە براوەی خەڵاتی نۆبڵ لە فیزیادا، بەوەش یەکەم ژنە براوەی خەڵاتی نۆبڵە. لە ساڵی 1911دا خەڵاتی نۆبڵی لە کیمیادا بەدەستهێنا بەهۆی دۆزینەوەی توخمەکانی ڕادیۆم و پۆلۆنیۆم. کارەکانی ماری لەوێدا نەوەستاوە، بەڵکو لە کاتی جەنگی یەکەمی جیهاندا داهێنانەکانی گواستوەتەوە بۆ مەیدانی جەنگ و بەوە ژیانی 9 ملیۆن سەربازی لە مردن ڕزگار کردووە. لە ساڵی 1940 لە کاتی جەنگی یەکەمی جیهاندا بەهۆی دووری نەخۆشخانەکان لە مەیدانی جەنگەوە، ماری کوری کاری لەسەر ئۆتۆمبیلی تیشکگر، ئۆتۆمبیلێک کە لە ناوە توانای تیشکگرتنی هەبێت کردووە. ئۆتۆمبیلەکە لەسەر شەوەی ئەمبۆلانس بۆ و بەشی تیشک و ژوورێکی بۆ نەخۆشەکە تێدا بووە. ئۆتۆمبیلەکە پێویستی بە وزەی کارەبا هەبووە، بۆیە ماری داینەمۆی بۆ زیاد کردووە. بە وتەی مێژوونووسان، ئۆتۆمبیلەکە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە ڕزگارکردنی ژیانی نزیکەی 9 ملیۆن سەربازدا کە بەهۆی تیشکگرتنەوە شوێنی پارچە و ئەو گولانەی بەریان کەوتووە دیاری کردووە. لە ساڵەکانی کۆتایی جەنگی یەکەمی جیهاندا ماری کاری بۆ دروستکردنی 20 ئۆتۆمبیل کردووە، هاوکات ڕاهێنانی بە 150 ژن کردووە کە چۆن کار بە ئامێری تیشکگرەکە بکەن. لە بەرەکانی جەنگ کاریان بۆ ڕزگارکردنی بریندارانی جەنگەکە کردووە.